سەرۆکی هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی شەڕی داعشەوە تا ئێستا چەندین جار لە چەندین بۆنەدا بە پەیام و بەیاننامەکانی قسەی لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان کردووە، بەڵام هیچیان هێندەی ئەم نامەی ئەمجارە توند نەبووە کە ئاراستەی دام و دەستگاکانی هەرێم و خەڵکی کوردستانی کردووە. بەشێکی زۆری پەیامەکانی بارزانی تا ئێستا ڕووی لە دەرەوە بووە. ئەم پەیامانەشی کە ئاراستەی خەڵکی کوردستان کراون پێچەوانەی ئەم نامەی ئێستای کە ئاماژە بە مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەیی دەکات زۆرتر بە ئاراستەی بەرزکردنەوەی ورەی خەڵکدا بووە. لە نامەکەیدا سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە شێوازێکی نوێی ناپاکی دەرکەوتووە کە لە ڕێگەی جۆراوجۆر و بەلێدوان و نووسین بانگەشە بۆ شەڕی ناوخۆیی و دووبەرەکی و هەروەها زیندووکردنەوەی پەردەوازەیی و دوو ئیدارەیی دەکەن بەبێ ئەوەی ئاماژەیەکی ڕوون لە پەیامەکەدا دیار بێت کە ئاخۆ مەبەستە و کەسوولایەنانە کێن کە ئەو شێوازەیان گرتۆتە بەر کە ئاماژەی پێداوە. بارزانی دەڵێت ئەمە ئازادی ڕادەربڕین نییە، بەڵکو ئەم جۆرە هەوڵانە خیانەتە لەگەل و نیشتیمان و پیادەکردنی ئەجەندا و سیاسەتی نەیارانی کوردستانە. نابێ بە هیچ شێوەیەک ڕێگە بدرێت ئەم ڕوانگە نانیشتیمانیە لە کوردستاندا هەبێت. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەم بابەتە مەترسیە بۆ سەراسایشی نەتەوەی و نیشتیمانی کوردستان و هەموو دەستکەوتانە بە خوێن و فرمێسک هاتوونەتە دی دەخاتە ژێر هەڕەشە. سەرۆکی هەرێمی کوردستان داواشی لە پەرلەمانە حکوومەتی هەرێم و داواکاری گشتی کردووە ڕێوشوێنی گونجاو لە دژی ئەمڕۆتە بگرنە بەر و چارەسەرێکی یاسایی و ڕەسمی بۆ ڕێگەگرتن لە بڵاوکردنەوەی ئەو بۆچوونانە بدۆزنەوە کە ژیانی خەڵک و یەکپارچەی نیشتیمان دەکەنە ئامانج و بانگەشەی شەڕی نێوخۆی و دوو ئیدارەیی دەکەن. بارزانی کە نامەکەی ئاراستەی لایەنە سیاسیەکانیش کردووە داوایان لێ دەکات بە هەموو توانایەکیان ڕێگری بکەن لە دەرکەوتنی ئەو دەنگ و تێڕوانینە نانیشتیمانیە. داواشی لە خەڵکی کوردستان کردووە دەرفەت نەدەن ئەم جۆرە خەڵکانە بەردەوام بن لە بڵاوکردنەوەی هیزری شەڕانگێزی شەڕی نێوخۆی و دووبەرەکی. هەرچەندە بەرزانی لە نامەکەیدا چەند جارێک ئاماژەی بەڕەوت داوە کە ئاماژەیە بۆ گروپێکی ڕێکخراو، بەڵام بە دیاریکرا و ڕوونی نەکردوتەوە کە ئاخۆ مەبەستی چی لایەنێک یان گروپێکە. بەشێک لە چاودێرانی سیاسی نامەکەی بارزانی وا دەبینن کە هەوڵێکە بۆ بەرگرتن لە دروستبوونەوەی شەڕی ناوخۆ و گەڕانەوە بۆ سنووری دێگەڵە و دوو ئیدارەیی. بەشێکی دیکەشوا لە نامەکەی بارزانی دەڕوانن کە هەوڵێکە بۆ دروستکردنی ئاڵۆزیەکی سیاسی تا بە هەڵبژاردنەوەی بارزانی بۆ جاری چوارەم کۆتایی پێبێت. هونەر ئەحسان NRT